ئەو کاتتان باش قوتابیانی بەڕێز لە بەشی دووەمی چاپتەری دووەم باسی کاینەمەتیکس ئۆف ئە پارتیکڵ دەکەین و چەند کۆردینێتێک وەردەگرین لەوانە پۆلەر کۆردینێت وەردەگرین سلندریکال کۆردینێت لەگەڵ سفێریکال کۆردینێت پێشتریش باسی کارتیزیان کۆردینێتمان کردووە باسی ئەوەی کە پارتێرە کە لە کارتیزیان کۆردینەت دەجوولێتەوە چۆن پۆزیشن و ڤیلۆسیتی و ئەکسیلرێشن دیاری دەکەین گوتمان بۆ دیاریکردنی پۆزیشنەکە x y و z مان دەوێت و ڤیلۆسیتی داتەشراوەی پۆزیشنەکە وەردەگرین بۆ دۆزینەوەی ئەکسیلرێشنیش داتاشراوەی ڤیلۆسیتی وەردەگرین و هەروەها گوتمان لە کارتیزیان کۆردینێت ئەگەر دوو کۆردینێت وەرگرین ئەو کاتە پێ دەڵێن x y پلین کۆردینێت جا ئەو x y دەتوانین بگۆڕین بۆ r و θ بە ئاسانی لە پۆلەر کۆردینێت x و y دیاریکردنی شوێنی پارتیکلەکەیە لە پلین بۆ دیاریکردنی شوێنی پارتیکلەکە بە r و θ شوێنی پارتیکلەکە لە ئۆریجن دەکەینە r درێژی ڤێکتەرەکە و هەروەها گۆشەیەکە لەگەڵ تەوەرەی x دروستی دەکات پێی دەڵێن سێتە کەواتە ئێمە دەتوانین لە جیاتی x y r و θ بەکاربێنین r پۆزیشن ڤێکتەرە و سێتە ئەو گۆشەیەکە لە بینی تەوەری x و ڤێکتەرەکەدایە و بە هەمان شێوە یونیت ڤێکتەری سەر i پێ دەڵێن یان یونیت ڤێکتەری سەر x پێ دەڵێن i یونیت ڤێکتەری سەر تەوەرەی y پێ دەڵێن j بتانین یونیت ڤێکتەرەکانیش بگۆڕین بکەینە r و θ یونیت ڤێکتەری r ئەو یونیت ڤێکتەرەیە کە لەسەر تەوەرەی پۆزیشن ڤێکتەر دەبێت یعنی بە ئاراستەی زیادبوونی پۆزیشن ڤێکتەر وەکو لە وێنەکەدا دیارەسێ بکەن ئەمە دەبێتە درێژەکەی یەکە و تێتا ئەچون دەبێت لەسەر r واتە بە ئاراستەی زیادبوونی تێتا ئەمەش پێ دەڵێن یونیت ڤێکتەری سێتا گۆشەی نێوانیان نەواتە کەواتە r پێ دەڵێن یونیت ڕێدیال ڤێکتەر و تێتا پێ دەڵێن یونیت ترانسڤێرس ڤێکتەر کەواتە هەم x و y دەکەینە r و تێتا و هەم یونیت ڤێکتەری i و j دەکەینە r و تێتا و هەر ڤێکتەرێکیشمان هەبێت لە پۆلەر کۆردینێت ئێمە دەتوانین بکەینە دوو بەش بەشێکی دەکەوێتە سەر r بەشی دووەم دەکەوێتە سەر تێتا ئەو بەشێک کە دەکەوێتە سەر r پێی دەڵێن ڕێدیال ڤێکتەر ئەو بەشی کە دەکەوێتە سەر تێتاش پێی دەڵێن ترانسڤێرس ڤێکتەر کەواتە ڤیلۆسیتی دەبێتە ڕێدیال ڤیلۆسیتی لەگەڵ ترانسڤێرس ڤیلۆسیتی لە پۆلەر کۆردینێت ئەکسیلرێشن بە هەمان شێوە دەبێتە ڕێدیال ئەکسیلرێشن کۆ ترانسڤێرس ئەکسیلرێشن کەواتە ئێستا دەتوانین بە ئاسانی پەیوەندی نێوان x و y لەگەڵ r و θ بدۆزینەوە لەم هاوچەشەیەکەوە دەیبینین ئێستا لە وێنەکەەوە وەری دەگرین چکە لە وێنەکەەوە سێگۆشەیەکمان هەیە بە ئاسانی دەتوانین لەم سێگۆشەیە بڵین کۆساینی تێتا دەکاتە تەنیشت لەسەر ژ تەنیشتەکەمان هەیە x ژێکە r و ساینی تێتا دەکاتە بەرامبەر لەسەر ژ کەواتە بۆ واستەی ئەم پێناسی کۆساین و تاین دەتوانین بڵێن x دەکات r کۆساین تێتا و y دەکاتە r ساین تێتا مانای وایە ئەگەر ئێمە r و تێتامان هەبێت دەتوانین x y بدۆزینەوە و هەمان شێوە لەم دوو هاوچەشەیە دەتوانین پەیوەندیەکە عەکسکەینەوە یعنی ئەگەر ئێمە x و y مان هەبێت دەتوانین r و θ بدۆزینەوە چکە بە دووجارکردنی هاوچەشەی یەکەم و هاوچەشەی دووەم و کۆکردنەوەی هەردوو هاوچەشەکە دەتوانین r بدۆزینەوە و بە دابەشکردنی هاوچەشەی دووەم بەسەر هاوچەشەی یەکەمیش دەتوانین تان تێتا بدۆزینەوە یان بڵێن تێتا دەکات تان ئینڤێرسی y لەسەر x کەواتە دوو هاوچەشەی دووەم پێمان دەڵێ ئەگەر x و y بزانین دەتوانین r و θ بدۆزین بۆ نمونە ئەگەر ئەمە x یەک بێ y یەک بێ لە پلین یعنی قیمەتی x کەواتە r دەبێتە ڕەجی دوو کەواتە تان تێتاش دەبێت یەک یعنی تێتاکە دەبێتە 45 بە هەمان شێوە دەتوانین پەیوەندی نێوان یونیت ڤێکتەرەکانی بدۆزینەوە چکە ئەگە سەیری ئەو وێنەیە بکەین بزانە کارتیزیان یونیت ڤێکتەر i و j هەمزانە سەیری بکەن i لەگەڵ j ناگۆڕێت بزانە دائیم i ئاراستەی x-ە j ئاراستەی y کەواتە دەتوانین بڵێن کارتیزیان یونیت ڤێکتەرس r کۆنستانت واتە هەم ئاراستەکەی وام نرخەکەی یەکە هەموو یونیت ڤێکتەرێک نرخەکەی یەکە بەڵام ئەگە سەیری r و θ بکەین سەیریکە لە خاڵێک بۆ خاڵێکی تر بزانە ئاراستەکەی گۆڕا بزانە لە هەر خاڵێک ئاراستەی r دەگۆڕێت ئاراستەی تێتاش دەگۆڕێت بزانین ئاراستەکان چۆن دەگۆڕێت اینجا بۆ ئەوی بزانین ئاراستەکان چۆن دەگۆڕێت دەبێت سەرەتا بزانین r چییە و تێتا چییە پێناسەی r و تێتا بکەین بزانە ئەمە r و تێتا زادشت گۆشەی نێوانیان 9 هەتا ئەگە بین لەسەر تۆری x دایبنێنەوە درێژی یونیت ڤێکتەری r یەکە درێژی یونیت ڤێکتەری تێتا یەکە هەردانە هاتوو گۆشەکە وەک خۆی داگەنێنەوە کەواتە جارێشتر ئەگە بینە سەر بەکارهێنانی یاسای کۆساین و یاسای ساین کەواتە تەنیشتەکە دەبێتە کۆساین تێتا
جا اگه بیکینه وکتر دبێت جارانی ئای بکەین چکە لەسەر تۆری x بەرامبەرەکە دەبێتە ساین تێتا و جارشتر ئەگە بیکینە وکتر دەبێت جارانی یونت وکتەری جێ بکەین چکە دەکەوێتە سەر تەوەرەی وای و هەموو وکتەرێکیش دەکاتە نرخی وکتەرەکە جاران ئاراستەی وکتەرەکە کەواتە لێرە لە وێنەکە دیارە ئەو دوو وکتەرشینە ئەگەر کۆ بکەینەوە ئەو وکتەرە سۆرە دەبێت کەواتە ئەو وکتەرە سۆرەش پێ دەڵێن یونت ڕێدیال وکتەر زانە لێرە ئای و جێ بزانین دەتوانین ئار بدۆزینەوە بە هەمان شێوە لە سێگۆشەکەی لای چەپ یان لە چارەیەکی دووەم دەتوانین بڵین ئەگەر ئێمە ئای و جێ بزانین دەتوانین تێتا بدۆزینەوە لێرە مادەم ئارمان زانی کەواتە بە ئاسانی دەتوانین گۆڕانی ئاڕێژ بزانین زانین لەگەڵ زەمن چۆن دەگۆڕێت دی ئار ئۆڤەردیتی بە شێوەیەکی ماتماتیکی دێن داتاشراوی هەردوو لای هاوچێشەکە وەردەگرین بۆمان دەردەکەوێت کە ئار دەگۆڕێت لەگەڵ زەمن و بۆشمان دەردەکەوێت کە تێتاژ لەگەڵ زەمن دەگۆڕێت ئاراستەکەی و ئاراستەی ئار لەگەڵ زەمن دەگۆڕێت دی ئار ئۆڤەردیتی کەواتە ئاراستەی ئار دەبێتە ئاراستەی تێتا نرخەکەشی داتاشراوی تێتاژ و ئاراستەی تێتاژ لەگەڵ زەمن دەگۆڕێت بە سێریکەن ئاراستەی تێتا لەگەڵ زەمن دەگۆڕێت دەبێ وریابن دەبێت ئاراستەی ماینەس ئار ماینەس ئار و دەتوانین بە وێنە ئێستا سێری بکەین ئەگەر سێری بکەن ئەو وێنە و ئەو هاوچێشانش دەتوانین بە خشتەیەک بنووسینەوە بۆ ئەوی لەبەری نەکەین ئەو هاوچێشانە سێری ئەو خشتەیە بکەن لەو خشتەیە پێمان دەڵێ ئەگەر ئای و جێ بزانین دەتوانین ئار و تێتا بدۆزینەوە هەروەها پێشمان دەڵێ ئەگەر ئار و تێتا بزانین دەتوانین ئای و جێ بدۆزینەوە بۆ نمونە ئەگەر بمەوێ ئار بخوێنمەوە بڵێم ئای کۆساین تێتا زائد جێ ساین تێتا ئەگەر بمەوێ جێ بخوێنمەوە بەڵام جێ دەکاتە ئار ساین تێتا زائد تێتا یونت وێکتەر کۆساین دووبارەی دەکەمەوە ئەگەر ئار بمەوێ بخوێنمەوە بەڵام دەکات ئای کۆساین تێتا زائد جێ ساین تێتا ئەگەر بمەوێ جێ بخوێنمەوە بەڵام دەکات ئار ساین تێتا زائد تێتا یونت وێکتەر کۆساین تێتا بە هەمان شێوە دەتوانم تێتا بخوێنمەوە ئایش بخوێنمەوە وەکو جەدوەڵ زا لێرە زانین ئاراستەی ئار چۆن دەگۆڕێت زانە ئاراستەی ئار گۆڕە ئەمە گۆڕانەکەی ئەمزانە سێریکەن زانەکە گەورەی بکەین ئەمە گۆڕانی ئاراستەی ئارە لە هەمان کات کە ئاراستەی ئار دەگۆڕێت ئاراستەی تێتاش دەگۆڕێت سێریکەن سێری وێنەکە بکەم بە کاملی ئەگەر سێریکەن ئامە ئاراستەی تێتاش دەگۆڕێت زانە چکە تێتا یونت وێکتەر ئەستونە لەسەر ئار ئەوەی تریش ئاراستەی تێتا گۆڕات لە خاڵێک بۆ خاڵشتر ئەگە وێنەکە هەموو بێکۆ سێریکەین گۆڕانی ئاراستەی ئار دەلتا ئارە و گۆڕانی ئاراستەی تێتاش دەلتا تێتا کە سێری وێنەکەی بکەین ئاراستەی ئار دەگۆڕێت بەڵام دەبێتە تێتا ئەمە پێناسەی داتاشراوەیە ئاراستەی ئار دەگۆڕێت یان دەڵێن دی ئار ئۆڤەردیتی پێناسەی داتاشراوە بە لیمیت بکەم دەڵێم دەلتا ئار لەگەڵ کات دەگۆڕێ کاتێککە دەلتاتی لە سفر نێزیک دەبێتەوە یعنی ئەگەر ئەو گۆشەیە چەند بچووک بێت ئەوە ئاراستەی ئار ڕێک دەبێتە تێتا و بە هەمان کاتدا ئەگەر ئەو گۆشەیە نێزیک بێتەوە یان دەلتاتی لە سفر نێزیک بێتەوە ئەوە ئەو کاتە ئاراستەی تێتا یان گۆڕانی تێتا ڕێک دەبێتە ماینەس ئار سێریکەن دەبێتە ماینەس ئار کات ئەو وێنەیە هەردووکم نیشان دەدات هەم پێم دەڵێ ئاراستەی ئار دەگۆڕێت دەبێتە تێتا لە هەمان کاتدا پێشمان دەڵێت کە ئاراستەی تێتاش دەگۆڕێت ئاراستەی تێتاش دەگۆڕێت دەبێتە ماینەس ئار کاتە ئەگەر ئەمە ئاراستەکەمان زانی ئێستا دەتوانین بە ئاسانی پێناسەی پۆزیشن ڤیلۆسیتی لەگەڵ ئەکسیلەرێشن بکەین لە پۆلەر کۆردینێت پۆزیشن لە پۆلەر کۆردینێت لەبەر ئەو ئێمە ئار و تێتامان هەیە و تەنها ئار لێرە دووریە تێتا گۆشەیە کەواتە پۆزیشن ڤێکتەر لە پۆلەر کۆردینێت دەبێتە نرخی ئار فی ڕێدیال یونت ڤێکتەر ئەمە پۆزیشنی پارتیکڵێکە لە پۆلەر کۆردینێت لە ئۆریجینەوە تا شوێنی پارتیکلەکە ونمونەکە پارتیکلەکە بێتە ئێرە ئەمە دەبێتە ئار کاتە پۆزیشنەکەی دەگۆڕێت لە خاڵێک بۆ خاڵشتر کاتە پۆزیشن دەبێتە یەک بەش ئەویش ئارە بەڵام بۆ دۆزینەوەی ڤیلۆسیتی دەبێت داتاشراوەی پۆزیشنەکە وەرگرین داتاشراوەی یەکەم ئار نقطە جاران دووەم ڕێدیال یونت ڤێکتەر کۆ
ئەو زارە یەکەم وەشی خۆی داتاشراوەی دووەم داتاشراوەی دووەم ئەگە سەیری بکەن گۆڕانی ئارە لەگەڵ تی ئار لەگەڵ تی دەگۆڕێت زاین دەبێتە چی وتمان دەبێتە تێتە کەواتە ئەگەر ئەوە لێرە تاویزکەینەوە ڤیلۆسیتیمان دەست دەکەوێت سەیریکەن ڤیلۆسیتیەکە دەبێتە دوو بەشێکی دەکەوێتە سەر ئار بەشی دومی دەکەوێتە سەر تێتە ئەو بەشەی دەکەوێتە سەر ئار پێی دەڵێن ڕێدیال ڤیلۆسیتی و ئەو بەشەی کە دەکەوێتە سەر تێتا پێی دەڵێن ترانسڤێرس ڤیلۆسیتی زانە ئەو ڤی ئارە دەکەوێتە سەر تەوەرەی ئار ئەوەشیان ڤی تێتایە ئەستونە لەسەر ئار و بۆ ئەوی کۆی بکەینەوە دەبێت ڤی ئار کۆ ڤی تێتا ڤی ئار لەگەڵ ئەمە ڤیلۆسیتی تۆتال ڤیلۆسیتی دەدرێت کە هەموو کاتێک دەبێتە لێکەوتی چەماوە لە بیرتانەتی کاتێک پارتیکلێک لەسەر کێرڤێک دەجولێتەوە ئەوە خێرایی هەموو کاتێک یان تۆتال خێرایی دەکاتە لێکەوتی چەماوە و بۆ دۆزینەوەی نرخی ڤیلۆسیتیەکە دەبێت ڤی ئار تواندوو بکەین کۆ ڤی تێتا تواندوو لە ژێڕەک یان ڤی تواندوو دەکات ڤی ئار تواندوو کۆ ڤی تێتا قیمەتی ڤی ئار مشتقات ئارە وقیمەتی ڤی تێتاش ئار مشتقات تێتا زارشتر ئەگە بین داتاشراوی ڤیلۆسیتیەکە وەربگرین ئەو کاتە ئەکسیلرێشن دەردەچێت ئەکسیلرێشن کاتە داتاشراوی ڤیلۆسیتی داتاشراوی ئەم بڕە وەردەگرین لێرە دوو بڕمان هەیە بەرام لێرە ئەگە تەماشا پێسێنە گۆڕمان هەیە ئار و تێتا دەتوانین ئار و تێتا بەیەکەوە وەرگرین تێتا یونت ڤێکتەر بەتەنیا جارشترش داتاشراوەی وەی ئەو دەبێتە دوو جارشتر داتاشراوەی یەکەم فی دووەم یەکەم فی داتاشراوە دووەم ئەمانە کۆ دەکەینەوە بەڵام لێرە پێویستیمان بە گۆڕانی تێتاش دەبێت لەگەڵ کات گوتمان ئا تێتا لەگەڵ کات دەگۆڕێ دەبێتە ماینەس ئار جارشتر ئەگەر ئەمانە تاویزکەینەوە لێرە لە هەبجێشەکان و دی ئار ئۆڤەر دی تیشمان هەیە دەبێت داینێنەوە کاتە ئەکسیلرێشنەکەش دەبێتە دوو بەشێکی دەکەوێتە سەر ئار کە پێی دەڵێن ڕێدیال ئەکسیلرێشن بەشەکەی تر دەکەوێتە سەر تێتا کە پێی دەڵێن transverse acceleration و بۆ ئەوەی total acceleration بدۆزینەوە دەبێت کۆیان کەینەوە radial acceleration لەگەڵ transverse acceleration کۆ دەکەینەوە دەبێتە acceleration گشتی و دەتوانێت چەند کێسێکی تایبەتی وەربگرین بۆ ئەوی بزانین ئەگەر پارتیکلەکە لەسەر چەماوەیەک بجولێتەوە یا لە بازنەیەک بجولێتەوە ئارەکەی نەگۆڕێت کۆنستانت بێت چی بەسەر هاوچێشەکان دێت کەواتە دەتوانین position velocity acceleration لە polar coordinate دیاری بکەین بەڵام ئێستا ئەگە بین باسی کە cylindrical coordinate بکەین پێویستیمان بۆیە cartesian coordinate بزانین بەشی زێتی بە تایبەتی چونکە لە cylindrical coordinate پێویستیمان بە زێت cartesian هەیە لەگەڵ polar بەکامل مثلا ئەوەی ئەگە ببیرتان بینەوە لە cartesian coordinate position دەکات ix زائد jy زائد kz velocity جارێک داتاشراوی وەردەگرین بسمان نقطة x ما بسمان لە نقطة x چیە نقطة x dx over dt ئەمە v وایە ئەمە v زێتە یعنی dz over dt ئەگە جارێکتر داتاشراوی وەرگرین دەبێت acceleration کەواتە لێرە لە cartesian coordinate ئەگە بین باسکەین تەنها ئەمە زێتەمان دەوێت ئەمە نقطة ئەمەی کە پێویستمانە لە cartesian coordinate ئەمە زێت ئەو بەشەمان دەوێت لەگەڵ پۆلەر کە ئێستا باسمان کرد بە کاملی ئەگەر ئەمە زێت ئاکسسی cartesian لەگەڵ پۆلەر کۆ بکەینەوە ئەوە ڕێک دەبێتە پێناسەی cartesian coordinate یان دەبێتە cylindrical coordinate کەواتە لەبیرتان نەچی ئەوەی کە لێرە ئێستا دیاریمان کردێ بەشی زێتی cartesian کۆ polar coordinate بە کاملی کە ئێستا باسمان کرد پێناسەی cylindrical coordinate مان دەوێت وەکو لێرە دیار polar زائد زێت ئاکسسی cartesian هاوی بنەوە ئەو بازنەیە ئەو پۆلەرە زانە پارتیکلەکە شوێنەکەی دەگۆڕێ یعنی ئار و تێتا دەگۆڕێ ئەمە پۆلەر دووبارە دەبێتەوە ئەنجا ئەگە بین ئەو بازنانە هەمووی لەسەر یەکدانین بەرزیکەینەوە یعنی زێتەکە زیادکەین بگۆڕین کەواتە ئیستیوانەکە گەورە دەبێت ئەمە دەبێتە شکلی ئیستیوانە کەواتە لە ئیستیوانە x و y دەکەینە x y و زێتمان هەیە x y دەکەینە ئار و تێتا ئەو پۆلەر بوو زێتەکەش وەچی خۆی بەجی دێرین ناگۆڕێت کەواتە x و y و زێت دەبێتە ئار و تێتا و زێت کەواتە هەر ڤێکتەرێکمان هەبێت دەبێتە سێ بەش ڕێدیال
فيكتور ترانسفيرس فيكتور لقل زد فيكتور زيتا كنا قرأها مثلا فيلوسيتي دبيت تنبش لبولر دبيت دوبش او دوبش كيا لكارتيزيان دبيت سيبش اكس واي زد بس زيتا كورد دبيت كات اما دبيت سلنديكال كات سلنديكال كوردينيت هیچ شتێکی تازەی تێدا نییە هەموو ئەوانەی لە پۆلەر هەیە جارشتر دووبارە دەبێتەوە لەگەڵ زێتی کارتیزیان کۆ دەکرێتەوە کۆردینێتێکی تازەمان لە بۆ دەردەچێت پێ دەڵێن سلندیکال کۆردینێت کاتە ئەگەر ئەتۆ پۆلەر بە کاملی بزانی و کارتیزیان کۆردینێتیش بزانی کەواتە دەتوانیت پێناسێ سلندیکال کۆردینێت مەسەڵەن بۆ نمونە ئەمە هەمانە ئەو هاوکێشانە نەکە لە پۆلەر نووسرا بزانە گۆڕینی ئار و تێتا بۆ x y زێت هەر وەکو خۆی بەس ڕەنگیمان گۆڕیوە کەس کوشین هیچ فەرق ناکە یەکیان بۆ کارتیزیان یەکیان لە بۆ سلندیکال کۆردینێت بە هەمان شێوە ئەگەر نمونەکە دووبارە بکەینەوە مەسەڵەن گوتمان ئەگەر خاڵی یەک و یەکمان هەبێت کەواتە ئاڕەکەی دەبێتە ڕەجی دوو زێتایەکەی دەبێتە 45 بە زێتەکە ناگۆڕێت لێرە لە کارتیزیان زێتەکە یەکە کەوا لە سلندیکاڵیش هەبەیەک دەبینێتەوە هاوچێشەکانی یونیت ڤێکتەرەکان ناگۆڕێت زانە یونیت ڤێکتەری ئار هەروەکی خۆی یونیت ڤێکتەری تێتا دیسان دەگۆڕێت وەکو خۆی یونیت ڤێکتەری کەی ناگۆڕێت کەواتە دیکەی ئۆڤەردیتی دەکاتە سفەر بۆ ئەوی پەیوەندیەکە بدۆزینەوە هەمان خشتە بەکاردێن بەس دەرێن کەی دەکاتە کەی ئەگەر جەدوەڵ زەڕ وەکو خۆی بۆ ئەوی پۆزیشن بدۆزینەوە یان هەر ڤێکتەرێکمان هەبێ ئێستا لێرە ئای و جێ و کەی دەتوانین بیگۆڕین لە بۆ ئار و تێتە و فای بەپێی خشتەکە سەیریکەن چەند بۆ نمونە ئەگەر بمەوێ ئەمن ئێستا جێ بخوێنەوە جێ دەکە ئار ساین تێتە زائد تێتە کۆساین ئەگەر بمێ ئای بخوێنەوە ئای دەکات ئای دەکە ئار کۆساین تێتە ناقسەن تێتا یونیت ڤێکتەر ساین تێتە چەند دەتوانم ئار بگۆڕم لە بۆ ئای جێ و کێ تێتا بگۆڕم دەتوانم لێرە ئەگەر ڤێکتەرێکم هەبێ بە دەلالەتی ئای و جێ و کێ نووسرابێ بیکەمە ئار و تێتە و فای بە هەمان شێوە ئەگەر ڤێکتەرێکم هەبێ بە دەلالەتی ئار و تێتە و کێ نووسراوی دەتوانم بکەمە ئای و جێ و کێ خشتەکە بەکاردێنین چەند پۆزیشن دەبێتە پۆزیشنی پۆلەر زائیدەن پۆزیشنی کارتیزیان بەس زێتەکە بزانە ئەوسە پۆزیشن بکەن ئەو پۆلەرەکەیە لەگەڵ زێت ڤیلۆستی دەبێتە ڤیلۆستی پۆلەر هەر هەمووی گەسێری بکەین ئەفت ڤیلۆستی پۆلەر بە کاملی لەگەڵ ڤیلۆستی زێت ڤیلۆستی دەبێتە سێ بەش ڕێدیال ڤیلۆستی ترانسڤێرس ڤیلۆستی لەگەڵ زێت ڤیلۆستی قیمەتەکەی دەبێت هەمویان تواندوو بکەین لە ژێر ڕێک وەریبگرین ئەکسیلێرێشن لە سلندیکال کۆردینێت دەبێتە سێ بەش ئەکسیلێرێشن دەبێت داتە شەر ڤیلۆستی وەربگرین بەسێری بکەین ئەوش دەبێتە سێ بەش radial acceleration transverse acceleration لەگەڵ z acceleration ئەم بە بەشی یەکەم و بەشی دووەم ئەوەی پۆلەرە ئەوەش بەشی زێتی کارتیزیان قیمەتی acceleration-ەکە کەواتە دەبێت کۆیان بکەینەوە ir radial acceleration ئەی تێتا دووجایان دەکەی ڕەجی وەردەگری total acceleration دەبێت بەڵام لە کۆردینێتی ئاخیری لە spherical coordinate دەبێت سێ کۆردینێت وەربگرین x و y و z دەکەینە r و تێتا و فای بەڵام هیچ لەم کۆردینێتانەی کەوا لێرە باسی دەکەین لە spherical coordinate پەیوەندی نە بە پۆلەر هەیە و نە بە کارتیزیان هەیە سێ کۆردینێتی تازەن ئینشاءڵڵا لە ڤیدیۆی داهاتوو باسی دەکەین بەڵام لە بریتانەتی ئەم r و تێتا و فای لە spherical باسی دەکەین پەیوەندی بە پۆلەرەوە نییە بەڵام ئەوانەی کە لە سلندیکال باسمان کرد هەمان ئار و تێتای پۆلەر بوو